لە ڕاستیا کاتێک کە ئێمە دەڵین خاوەن پێداویستی تایبەت واتە ئەو کەسەی خۆی بە خاوەن پێداویستی تایبەت دەزانێ و فعلەن خاوەن پێداویستی تایبەتیشە ژمارەیان زۆرە بەڵام مەرج نییە هەموو خاوەن پێداویستێکی تایبەت هاوکاری بیگرێتەوە بە پێی ڕێنمایی دەیگرێتەوە ئەویش بە لە بەرچاوگرتنی ئەولەویات تاوان کاتێک کە هاوکاری کەسێ ئەەکەی تۆ ئەبێ اقتصاد و داهاتی و ئابووری و میزانیە هەمووانە لە بەرچاو بگری اینجا هاوکاریەکە دەکەی ئەوەی کە ئێمە بزانین بۆ ئەو توێژانی کە تا ئێستا تۆمار کراوە دەکرێت خەڵکێکی زۆری شەبێ و ئاگای لێ نەبێ و نەهاتوێتە پێشەوە نزیکەی 11,000 کەس خۆی تۆمار کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی ئێمە وەزارەتی کارت 14,000 ناوی لە لیست دەرهێناوە کە شایستە نەبوون و ڕێنمایی نایانگرێتەوە لە پێناو ئەوەدا خەڵکێکی مستحقتر بخاتە جێگەی من جاریشتر ئەوەش دەڵێمەوە مەرجنی هەموو خاوەن پێداویستیی تایبەت هاوکاری بیگرێتەوە نەک لەبەرەوەی شایستنیە نە لەبەرەوەی ئەو میزانی تەرخان کراوە بە پێی پێویستتر ئەدرێ بەوانی کە زۆر پێویستتریانە خەڵکی وا هەیە مەسەلەن ڕێژەکەی زۆرە و خەڵکی شوایە ڕێژەکەی کەمە هەر خاوەن پێداویستی تایبەتیشە